On the evening our story begins. ڕۆمانی مەزرای ئاژەڵان لە نووسینی جۆرج ئۆروێڵ باس لە دزینی بەرهەمی شۆڕش دەکات کاتێک ژمارەیەک ئاژەڵی جیاواز لە کێڵگەیەکدا دەژین بەڵام مرۆڤێکی ستەمکار خاوەنیانە چون جیالەوەی کا مافی خۆیان پێنادات بەڵکو با چەندین ڕێگای جۆرا و جۆر دەیان چەوسێنێتەوە تا دوجار ئاژەڵەکان کۆ دەبنەوە و بڕیاری ڕاپەڕین دژی خاوەنەکەیان دەدەن ڕاپەڕین سەر دەگرێت و خاوەن کێڵگا ستەمکارەکە لە کێڵگەکە دەردەکەن و حکمڕانی خۆماڵی لە مەزراکەیان دەهێن نەدی بەڵام زۆر نابات ئەو ئاژەڵانەی کە ڕێبەری ڕاپەڕینەکەیان دەکرد هەمان ستەمی خاوەن کێڵگەکە لە ئاژەڵەکانی دیکە دەکەنەوە تاوای لێدێت ئاژەڵەکان دەگەنەوە بەرەنجامەی بەرهەمی شۆڕش و ڕاپەڕینەکەیان تەنها لە خزمەتی بەرازەکان و دار و دەستەکانیاندایە لە کۆتایی ڕۆمانەکەدا بەرازە دەسەڵاتدارەکان دەبنە هاوشێوی مرۆڤ ستەمکارەکان بەرازەکان لەسەر دوو پێدەڕۆن و هیچ جیاوازێکیان نابێت لەگەڵ ئەو مرۆڤانی کە لە شۆڕشەکەدا خۆیان لە مەزراکە دەریان کردبوون لە دیمەنی کۆتاییدا دەبینن بەرازەکان لەگەڵ مرۆڤەکان نانی ئێوارە دەخۆن و ئاژەڵەکانی دیکەش لە دەرەوە تەماشایان دەکەن مەزرای ئاژەڵان یەکێکە لە بەناوبانگترین ڕۆمانەکان کە بۆ سەر چەندین زمانی زیندوو وەرگێڕدراوە و با بەرجەستەترین نمونە بۆ شۆڕشە سەرنەکەوتەکان دادەنرێت هەروەها کراوە بە ئەفلام کارتۆن و فیلم و لە سینەما بەناوبانگەکانی جیهان پەخش کراوە سێ دەیەیە ساڵانەوە لە 5000دا هاوڵاتیان ڕوو دەکەنە دەسەڵاتدارانی هەرێم و لیان دەپرسن ئەو ئامانجانی ڕاپەڕینمان لە پێناودا کرد چیان لێ هات و بۆچی بەدی نەهاتون 30 ساڵ لەمەوبەر کڵپەی ڕاپەڕین لە شاری ڕانیەوە دەستی پێکرد و تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی گرتەوە تەنانەت کەرکووکیش ڕزگار کرا لە مێژووی کەلی کووردا ڕاپەڕینی بەهاری 1991 شۆڕشێکی جیاواز و بێپێشی نەبوو کاتێک لە ماوەیەکی کەمدا دام و دەستگادا پرۆسێنەرەکانی بەعس کۆنتڕۆڵ کران و فەرماندە و سەربازا خوێن ڕێژەکانیش کە دەستیان بە خوێنی سەدان هاوڵاتی بێتاوانی کورد سوور بوو بە سزای شایستەی گەلگەیەندا ئەو کاتی ڕاپەڕینی تێدا کرا بەرپرسانی حیزبی و هاوڵاتیان یەک جلوبەرگیان لەبەردابوو وەک یەک دەژیان و جیاوازی چینایەتی و کۆمەڵاتی لە نێوانیاندا نەبوو تەنانەت زۆرینەی حیزبا چەکدارەکانی ئەو کات جگە لە بزوتنەوەی ئیسلامی لە ئەنگری بیری چەپ بوون و خۆیان لە بەرەی پرۆلیتاریا و هەژاران دەخەڵاند و دژی سیستمی سەرمایەداری بوون بەڵام زۆری نەبرد کۆمەڵگەی کوردی دوای ڕاپەڕین بەسەر قڕی و پڕی دادابەش بوون و بەرپرسانی جووت حیزبی دەسەڵات بەرهەمی شۆڕشیان دزی و خۆیان و بنەماڵە و حزبەکانیان بوون بە خاوەنی گەورەترین سەرمایە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوڵاتیانیش بۆ چارەکە موچە خۆپیشاندان و مانگرتنی درێژخایەن ئەنجام دەدەن مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کە لە کاتی ڕاپەڕین فەرماندەی هێزی حەمزەی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات بووە و ڕۆڵێکی کارا و دیاری لە ڕاپەڕینەکەدا هەبووە چەندین جار وتوویەتی هەموو بەرپرسان لە شاخ یەک جلوبەرگ و ژیانیان هەبوو بەڵام کە هاتی نەشار لە پڕێک بەرپرسانی دوو حزبی دەسەڵات بوون بە ملیۆنێر و ملیاردەر بەداخەوە دەڵێم کە ئێمە کاتێک بوو لەو شاخوچیانە هەموو پێکەوە بووین کە هاتینەوە ئێرە لەوێ باسی چینی پرۆلیتار و باسی ئازادی و ڕزگاری و باسی یەکسانی دەکرا ئەو دروشم و شعارانە هەمووی پێیان ڕێکخرا هەمووی ژێر پێخران ئەوەی کە لە بەعسمان بەڕەخنە دەگرت ناڵێم لە هەموو شتێکدا بەڵام لە هەندێک شتێ بەتایبەت لە ڕووی ژیان و گۆزەران و لە ڕووی چیناتی و قڕ و پڕی زۆر پێش بەعس کەوتینەوە لە ماوەی ڕابردوودا 5 چالاکوان و ڕۆژنامەنووس بەهۆی ئەوەی نیازی خۆپیشاندانیان هەبوو بە تۆمەتی سیخوڕی بە 6 ساڵ زیندانی سزادران ڕێکخراوە نێودەوڵەتەکانی مافەکانی مرۆڤ لە راپۆرتەکانیاندا چەندین جار باسییان لەوە کردووە لە زیندانەکانی هەرێمی کوردستان لە ژێر ئەشکەنجەدا دامپێدانان لە دەستگیرکراوەکان وەردەگیرێت بە پێی دوای نامارەکان نزیکەی 600 کەس لە شەڕی ناوخۆ بێسەر و شوێن و ناچارەنووسیان دیارە و نێسک و پرووسەکانیان با کەسوکاریان دەدرێتەوە فەرمانبەران موشەکانیان دەفەوتێت قوتابیان لە قوتابخانەی وێرانە و سێدەوامی دەخوێنن و منداڵی بەرپرسانیش لە قوتابخانەی تایبەت و زانکۆ بەناوبانگەکانی ئەمریکا و ئەوروپا بڕوانامە بەدەست دەهێنن نەوەکانی داهاتوو لە ئێستادا لە بازاڕ ئیشی سەخت دەکەن و منداڵی بەرپرسانیش لە وڵاتان خەریکی گەشت و گەڕان و سەفرەن دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان با بڕوانامەی بەرزەوە کەمێکیان خەریکی کرێکارین یان لە چاوەڕوانی دامەزراندا بێکار ماونەتەوە زۆرێکیش سەری خۆیان هەڵگرت و لەو ڕێگەیەشدا هەزاران کەس بوون با خۆراکی ماسیەکانی دەریای ئیژە بەڵام نەوا دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەر لە ئێستەوە ئامادەکاری دەکەن کە پاش باب و باوانیان دەسەڵات بگرنە دەست هەموو ئەمانە وای کردووە کە هاوڵاتیان بگەنەوە ئەنجامەی ئەو ئامانجانەی کە ڕاپەڕینیان لە پێناودا کراوە دی نەهاتوون و بەرهەمی ڕاپەڕینەکە دزراوە